لەوە دەکەین لەگەڵەوەی لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بە بەردەوامی پێک هاتە کوردەکان ڕوبەڕووی ئاستەنگ و تعریبکردن دەبنەوە دوو بە هەروە لە کەرکووکیش دووبارە مەترسی تعریب لەسەر هەندێک لە ناوچەکان هەیە و بە تایبەتیش لە ئیدارەی کەرکووکە هەر کوردێک خانەنشین دەبێت دواتر کارمەندێکی نەتەوەکانی دیکە لە جێگەی دادنێت کە بێبانەمەش جیاوازیە لە نێوان پێگاتە و قبولکردنی ئاشتەوای واروە قبولکردنی پێگاتەکان لە کەرکووک ئەمە جگەلەوەی ناداتپەروری لە زۆرێک لە سێکسەرەکان بەرامبەر با فەرمانبەرانی کورتەیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز فەخرەدین محەممەد چاودێری سیاسی لە سووری بەیانی کورسات میوانە کاک فەخرەدین زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بە خێراتی زۆر سپاس بە شێوەیەکی گشتی لە ئێستادا هەروەک دەبینرێت جۆرێک لە تعریب لە کەرکووکایە بەرامبەر بە کوردەکان وەک لە ماوەی ڕابردوو لە زەویە کوچکاڵەکان هەبوو لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان و هەروە لە ڕابردووشدا تایبەت بە فەرمانبەران ڕوبەڕووی فەرمانبەران بۆتەوە خوێنەوەی تۆ بۆ ئەم هەوڵانە چییە؟ بەنیەوە باش بەنی تاوای بنێرانی کورسات نوویست هەروە سڵاو لە ئیرادەی ئەو کوردانی کە هەمیشە لە بەردەم پرۆستە و هەژمونی تعریبدا پارێزگاریان لە ناسنامە و خاکەی خۆیان کردەوە بە تەشیت هەر شوێنێک کە ئینسان وەکو ئینسان وەکو ناسنامە و شناست کە تاینەما ئەو خاکەژەکەوێتە بەرمەترسیەوە دیارە پرۆسەی تعریب من پێم خۆشە لە دەرەوەی ئەو قەباغە ڕواڵەتگەری کە پێیان وایە مەسەلەن وا باسەکرێ یان قسە لەسەرەوە بکرێت کە ڕاکان یان سەبەبێک لە سەبەبەکانی ئێستا هۆکارن بۆ ئەوی تعریب هەبێ و تعریب بەم شێوازەی ئێستا هەبێ لە دەرەوەی ئەمە بەڕاستی بابەتی تعریب واتە دەست بە سەراگرتنی خاک یان مڵک و ماڵی خەڵکی تر لەلایەن هێزێکی ترەوە ئەمە بۆ خۆی بەڕاستی باگراوندێکی هەمێشەوەی و کەلتوری وە زۆر جار ڕەوایەتی ئاینی پێوە داپۆشراوە ئەمە بەڕاستی تعبیر لەوە کە هەندێک لە ڕوانگەی بە تایبەت عەرەبەوە پێی وایە هێز حەق بەرجەسائەکەوە پێی وایە هەر کەسێک هێزی هەبوو بۆ ئەوەی نیشتیمانی کەسێکی تر یان ململانەی نێوان خێڵگەراکان هەر خێڵێک نیشتیمانی خێڵێکی تر تاڵانەکە و دەستی بەسەرە ئەگرێ مڵک و ماڵی کەسێکی تر تاڵانەکە لە پشتی ئەم هێزەی کە ئەم خێڵە ئەم هێز هەیەی ڕەوایەتێکی سەر و سروشتەوە هەیە کە هێزی بەم کەسە بەخشیوە بەم گروپە بەخشیوە بۆی دەست بەسەر ئەوی ترا بگرێەوە ئەوی تر دیارە غەرقە گوناحێکی گەورەیە بۆی توانای پارێزگاریکردن لە خۆی نیە بۆی بەڕاستی بابەتی تعریب یان دەست بە سەراگرتنی مڵک و ماڵ لەلایەن عەرەبەوە بەتایبەت بۆ ئێمەی کورد کە نزیکین لە عەرەبەوە ئەوانی تریش کە لە دەوروبەری عەرەبوونە ئەمە جگەلەوەی باگراوندێکی زۆر مێژووی هەیە و کوامەژەم پێکرد دیسان ڕەواتیشی و پێی وایە کورد لەم ناوچەیە بۆ خۆی بەشێکی زیادە و هەر چەندە مەسەرەن بەپێی تاریخوا لە هەزاران ساڵ بەر لە ئێستا کورد زاگڕۆنشینە زۆر کۆنەکانی ئەم دەبەرە بووە ئێمە خاوەنی ئەم خاکە بووینە بەڵام ڕوانینی ئەوان لە لاواقعدا کە ئێستا بەرجەستەیە ئەمە نییە و پشت بەمە نابەستێ پشت بەوە ئەبەستێ توانی دەست بەسەر خاشی هەر کەسێکا بگرێ و هەر کەسێک لە شوێنێکا دەرپەڕێنێ ئەم توانینە ڕەوایەتێکی هەیە کام ڕەوایەتە هێزێک بەوی بەخشیوە لە دەرەوەی سروشتە و ئەمەی کە پاڵی پێوێنێ ئەم کەسە نەک خاون حەق و زوڵمی لێکراوە ئەمە کەسێکە خۆی گوناحبارە و محکومە بۆی کە تۆ ئەم غەدرەی لێ بکەی وەگەر لێنەکەی ڕەنگە تاوانباری بۆی بەڕاستی ئەمە بۆچوونێکی مێژووی بوو کەلتوری و زۆر جار قەباغێکی ئاینیشی پێوە پێوەستە. کاک فەخرەدین ئەزین کە لە ساڵانی ڕابردوو بەتایبەت لە دوای دەرهاویشتەکانی ڕیفراندۆمەوە کەرکووک یاخود با بڵین کورد لە کەرکووک زۆرێک لە پۆستە ئیداریەکانی لەدەستداوە ئەمانە جگەلەوە لە ئێستادا تازەترین هەڵوێستی ڕاکانجبووری ئەوە بووکە با بڵێن کارتی نیشتەجێبوون لە کوردەکانیش وەربگرێتەوە لەوێ ئەمانە هۆکاری سیاسین یاخۆ چەندین هۆکاری دیکە لە پشت ئەم بابەتانەوە هەیە بێگومان ئەگەر بەکو ڕاکان نێمە بابەتەکە وەرگین ڕاکان خۆی لە پێوەستە بە کەلتوریەکان بە هێزێکی سنی سیاسیەوە کە بەگراوندی ئەوە هەمیشە کورد و کۆمەترسی وەکو میوان لەو منتیقەی بینراوە پیانەوە بە مەسەرەن ئەوان ئەرکە لەسەر شانیان کورد لەو منتیقەیەدا ماڵ و پاڵی پێ بنێن زیاتر تەبعاً فاکتەری سیاسی لە پشتی ئەمەوەیە کە ئەوان کار لەسەرەوە کەن چۆن کەرکووک لە ناسنامە کوردستانەکەی دا بە بڕنەوە دانیشتوانە ڕاستنەکەی لێ دەرکەن و ئەم منتیقەیەک و خاکێکی بەپیت ببینن کە پیان وایە ئەوان حەقی ئەوانە تەسەڕوفی پێ بکەن بە تایبەتیش ئەو بابەتەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد دوای بابەتی ڕیفراندۆم کە من لە زۆر بەرنامەی سیاسی تریشە ئەم قسەیم وتووە کورد لە زەمانی شەڕی داعشا هێزێکی ئەقلیمی و لەسەر ئەرزی واقع شەڕکەرێکی هەرێ ئەساسی ئەو تیرۆرستانە بوو کە لەسەر ئاستی دنیا بەرێکی هاوپەیمانی بۆ فراوانی بۆ پێکەندرا و پێ گوترا شەڕی دژی داعش هاوپەیمانی دژی داعش کەواتە ڕێکخراوی داعش یان شەڕ لەگەڵ داعشە شەڕ ئەوەندە شەڕ بوو لە ناوچەیەکی دیاریکراوە لەسەر خاچی کوردستان بەتایبەت و لە عێراق و سووریاش بە شێوەیەکی دیاریکراوتر شەڕی جەبهەیەکی
دیموکراسی و ئازادی و جەبهەیەکی تیرۆریستی بوو لەم شەڕی ئەرزی واقعیادا و لەم شەڕی تیرۆر و دژی تیرۆرەدا کورد یەکێک لە براوە سەرەکیەکان یەکێک لە ئەکتەرە سەرەکیەکانی نێو ئەم واقعە بوو لە باتیەوەی کورد لە دوای شەڕی داعش بەروبوومی ماندووبوونەکانی و هەزار و ئەوەندا پێشمەرگەی بریندار زیاتر لە هەفتە پێشمەرگەی دیل و چەندین هزار زیاتر شەهیدی داعشمان هەبوو و سەرکەوتنی گەورەمان زیاتر لە قوربانیەکان سەرکەوتنی گەورەمان تۆمار کرد لە باتیەوەی کورد لە دوای شەڕی داعش بەڕاستی دەستکەوتەکان بچنێتەوە و لەگەڵ ناوەندا دانیشێ لەسەر ئەوەی کە پێویستە لە شەڕی داعش بە سوپای عێراق هەرسی هێنە لە ناوچەکانی کوردستانی بە تایبەتیش لە کەرکووک و دەشتی نێنەوە ئەوانە کە جێگەی ئەم سوپایە لە باتەوەی داعش بێت جینۆسایدی ئەم منتیقەی بکەوەی لە شنگال بۆ داعش بەجێهێدرا بە تایبەتیش بە منتیقەی مەکەرکووک قسەی لەسەر بکەین پێشمەرگە توانی ئاسایشی ئەم خەڵکە بپارێزەوە نەهێ لە داعش ئەم منتیقەیەش وەکو مووسڵ و وەکو سڵاحەدینی تەنیشتی وێران کە ئەمانە بەڕاستی ئازایەتی پێشمەرگە فەرماندەکانی بەڵام زۆر بەداخەوەباتیەوە دیسان ئەڵێم کورد بێ لە دوای شەڕی داعش دەستکەوت بچنێتەوە و مەرجی زیاتر بەسەر حکوومەتی عێراق بسەپێنێ بەداخەوە بەهۆی هەڵەی ڕفراندۆمەوە ئێمە بووین بە هێزێکی بەرامبەر عێراق و هێزێکی دۆڕاو بە نەتیجاوە ئەوەی کە بە خوێن پاراستمان بەداخەوە بەهۆی هەڵەیەکی سیاسیەوە ئێمە دۆڕانمان. باشە هەرمان ببوورە کەواتە توانین بڵین جگەلەوەی دەستی دەرەکی لە پشتیان بابەتانە و دەستی ناخۆیش هەرێمیشی تیا نەشارەزایەکی ناخۆی و ئەژندەیەکی ئەقلیمی کە پێی وە بۆ ئەگەر کورد لە دوای شەڕی داعشە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ عێراق و لەگەڵ ناوەندە دانیشەیە پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە بۆی بەتایبەت لە کەیسی ناوچەدا بڕاوەکان چی کەیسی ناوچەدا بڕاوەکان لە 2004 بۆ 2007 بە فعلی لەدەست کورد بوو ئەم فعلیە ئەم واقعە ئەمە چۆن ئێمە پێش 2003 هەرێمی کوردستان بوو بە ئەمرێکی واقع و لە ناو دەستوری عێراق شەچەسپا خۆ دەکرا مەسەلەن دوای 2007 حکوم داعش کۆتایی پێهات ئێمە هەنگاویشتر بۆ پێشەوە بچین کەسی ناوچەدا بڕاوەکان هەتا یۆنامی هاتە سەرخەت لە 2007 بە دوا باسیەوەی کرد کە پێویستە لەسەر مرحلەیە کێشەی ناوچەدا بڕاوەکانێک لای بێتەوە هەرچەند ئێمە بۆ ڕازی نەبن بەڵام دەکرا مەرحلەی دوای شەڕی داعش و 2015 و 16 هەفتەکە کۆتایی داعش بێ ئێمە بچینە مەرحلەیەکی تری گفتوگۆوە لەم مەرحلەی گفتوگۆ کە ئێمە وەکو هێزێکی سەرکەوتو یان هاوبەش لەگەڵ هێزە شیعەکان کە پێکەوە داعشمان لە ناوردو بوو ئەکرا دەستکەوتی زیاتر بچینینەوە بەڵام دیسانیش ئەڵێم هەڵەی کوشندەی یان نەزانی لە سیاست یان هەندێک ڕەفعل یان ڕەنگە هێزێکی سیاسی پێی وا ببێت لە ناو شەڕی داعشە ئەو نەیتوانێەوە زۆر دەستکەوت و بەدەستبێنە یان پێی وا بە هێزی بەرامبەر شانازی زۆرتری هەیە لە ناو شەڕی داعشە هەموو ئەمانە کۆمەڵی فاکتەری داخلیان دروست کرد کە پێی گوترا ڕفراندۆم وە لە دەرەوەش بێگومان دیسان بەتایبەتیش تورکیا بابەت بەتایبەت تورکیا جەنسەرێکی ئەساسی بۆ لەوەی کورد بنەوە ئەم دۆرە پاڵپێوەنێ و بیخلیسکێنە لەسەر ئەم شەختەیە بۆی بەڕاستی من نەک دیسان بەدەستکەوتەوە بە زیانەوە لەو مەرحلە گرنگەی بەڕاستی شەڕی داعشە بینە دەرەوە داخ باشە کاک فەخرەدین کوباس کۆمەڵێک بۆکارێ بۆی کام بارودۆخی ئێستەی لە بە شێوەیەکی گشتی ناوچەدا بڕێنراوەکان یاخود ناوچە کێشە لەسەرەکان و بەتایبەتریش لە کەرکووک دروست کردووە ناو بەناو تاریبکردن هەیە یعنی بەردەوامی هەیە درێژە پێدانی هەیە هەرچنەیەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگەی هەوڵەکانیەوە چارەسەر ئەم کێشاکە بەڵام چارەسەرێکی کاتیە چارەسەر بنبڕەکان بۆ ڕێگریکردن لەم هەوڵانەی کە بەرامبەر بە کورد دەکرێت ناو کێشە لەسەرەکان پێویستە چی بێ و هەنگاوە جدیەکانیش دەبێت چی بن ئەگەر دەستەواژەکە بە خراپ لێمەر نەچیرێ مێژوێت تعریب لە فتوحاتەوە دەست پێکا و لە ڕاکان زبریش کۆتایی پێ نایە و تا ئەو کاتەی ئەرە بەم ئەنگێز و بەم هێزەی ئێستا هەیەیەوە بەم تێڕوانینێک کە ئێستا هەیەی کە ئێمە پێمان وایە مەسەلەن بوون منە لە کەلتوری کوردیا لە بیرکردنەوەی کوردیا پێی وایە عەرزی داگیرکرا و تەنانەت گونا هەنوێشی لەسەرکەی ئەو پێی وایە عەرزی داگیرکراوە غەنیمەیەک و خوا پێی بەخشیوە ینی دوو تێڕوانینی زۆر جیاوازمان بۆ داگیرکاری پرۆسەی داگیرکاری هەیە بۆ ئێنە بە ڕاکان زبووری کۆتایی پێدێ و نەسەرەتاکەشی لە ڕاکان و لە بەعسیشەوە دەستی پێ کردووە لەبەرەوە ئێمەی کورد پێویستە خۆمان بۆ ئەم پرۆسەیە ئامادەکەین چۆن ئەتوانین بەرەنگاری مەبینەوە بێگومانی یەکێتی نیشتیمانی کوردستانێکی لەو هێزانە بۆ کە هەمیشە کاری لەسەرەوە کورد بەڕاستی پرۆسی تعریبکردن یان بابەتی ناوچەدا بڕێنراوەکان وەکو جەنابی مامجەلال باسیە کرد مەسەلەن پرۆسەی مەسەلەن نەشتەرگەری مێشکە ئەبێ زۆر بەوردی و بە عەقڵ تەسەڕف لەگەڵ ئەم کەیسەیە بکەین ئێستاش ئێمە پێمە یەشتی پێی وایە ئەم پرۆسەیە یان ئەم کەیسە پێویستە لە ڕێگای گفتوگۆ دیالۆگەوە چی تۆ کە بووی بە هێزێک لە بەرامبەری عێراقنی خۆجیاکردنەوەی هەرێم وەکو هێزێک و لە بەرامبەر عێراق وەکو هێزێکی تر لە پێکدا کێشانی ئەم دوو جەمسەرەیە کورد بەهۆی ئەو واقعەیەکە هەیە ڕەنگە نتوانێت ئەگەر لەم مەرحلەیەشە ئێمە بتوانین مەسەلەن شەڕی ئەم دەوڵەتە بکەین کە پێمان ناکرێت بەڵام فاکتری ئیقلیمی لە پشتی کاتێ دێتە داخلی ئەم هاوکێشە دەبێت کێشەی عێراق کێشەی وڵاتانی ئەم ناوچەیە کێشەی وڵاتێکی تایبەتی نییە عێراق وەندەی هەژمونی ناوچەکەی بە سەرەوەی
ئەوە کەمتر لەوە خۆی داینەمۆیان بکەری سەرکی سیاستکردنا هەمومان نەزانی فاکتەری ئەقلیمی لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی یەکلایکردنەوەی ئەم کەیسە نیە بەلای هەرێمی کوردستانەوە بۆیە چارەسەر ئەوەیە کە هەرێمی کوردستان کورد لە باشووری کوردستان و لە ناو عێراقی ئێستاە کە بەپێی دەستوری بەشێکی لە وڵاتە باشترێمە بە زۆرێک تەسەڕف لەگەڵ ئەم کەیسە بکەین کە کێشەی ناوخۆی عێراقا و ئێمە وەکو بەشێک لە عێراق ئێمە ئۆپۆزیسیۆنین لە عێراق ئێمە بەشێکین لە دەسەڵات ئەوەندەی ئێمە پێویستە لە ناو عێراقا خەریکی چارەسەرکردنی چارەسەرێکی عێراقیانە بین بۆ ئەم کێشەکە من بۆ خۆم بڕم بە عێراقی بوون نیە بەڵام کاتێ لەگەڵ ئەوەی واقعی بێ عەقلانیە ئێمە کاتێکە لەگەڵ واقعێکدا نتوانین لەگەن واقعەوەکو خۆی تەسەڕف بکەین بە نەتیجە تووشی زیانێکی گەورە بین بێ بەڕاستی چارەسەر ئەوەیە ئێمە وەکو کورد بەڕاستی ئەم کەیسە بە کەیسێکی عێراقی قسەی لەسەر بکەین و پێمان وابێ هەرێمی کوردستان بە کۆی ناوچە دابڕاوەکانیشەوە بەشێکە لە عێراق تا ئەو کاتەی ئەم دەستورە بتوانێت جێبەجێ بکریان هێز عێراقیەکان بڕوان بەم دەستورە بێ ئێمە بەڕاستی نەکەوینە جێژاوێکەوە نەکەوینە شەڕێکەوە پاڵپشت بە فاکتەری ئەقلیمی کە ئەم فاکتەری ئەقلیمیە ئەوەندەی بوو ئەوەیە ئێمە تووشی تێکبەردان و پێکدا کێشان بکە لەگەڵ ئەوی تری عێراقا کە بە نەتیجە بەڕاستی هەر کەسێکی عاقڵ ئەزانەیە کاتێک کە شەڕ لە نێوان هەرێمی کوردستان یان کێشەکان دەگەنە ئاسی تونند و تیژی نەتیجەکە بۆ کام لایەوەکەوەی لە دوای ڕفراندۆمە و کە پێدەگوترێت نقطەی سەری دێر 16 ئۆکتۆبر بەدواوە کە ڕوویدا بەڕاستی بەداخەوە کە ڕوویدا ئێمە 150 خەکەمان لە دەستدان لە بەرەوە لە کاتێکە سوپای عێراق لەو پەڕی لاوازیە بوو بەهۆی شەڕی داعشەوە وی بەڕاستی منطق ئەوەیە کە ئێمە کورد بە ئەژندایەکی نێتەوەی بەڕۆیایشی ڕوون و شەقامەکەی خۆی ئاشکاتەوە هێزێکی یەگرتووی هەبێ بەما ئەتوانین ئێمە ئایندەی ناوچە داوەڕاوەکانمان و پێگەی هەرێمی کوردستان لە ناو دەوڵەتی عێراقا بەهێزکەین. باشە مادەی 140 دەستور دەزانین کە ئەوەندەی بۆ باشووری عێراق ناوچەکانی باشووری عێراق جێبەجێ دەکرێت برگەکانی بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بە هیچ شێوەیەک وەکو خۆی جێبەجێ نەکراوە کاتە هەوڵ و هەنگاوەکانی لایەنە کوردیەکان تا چەند گرنگە کە جددیتر بن بۆ بەرەو پێشبردننی و بابەتە و هەروەها جددیتر هەوڵ بدەن بۆ جێبەجێکردنی برگەکانی ناو مادەی 140 دەستور. بێگومان مادەی 140 دەستور خۆی دەستور لە هەر شوێنێکی لە هەر وڵاتێکە ڕسمی سیاست و ڕسمی تابلۆیەکە کە لە ئاسی خۆی پیشانی دەرەوەی دنیادا ینی دەستوری عێراق گزارشتا لە بنیادی کۆمەلگای عێراقی و یەکێک لە وڵاتانە یان یەکێک لە ناڕازیەکانی سەردەمی نووسینەوەی دەستور و ئەرێکردنی دەستوری 2005 کۆمکاری عەرەبی و کە پێی وابوو ئەوەی کە لە عێراق ڕوویداوە ئاژاوێکی گەورەی دروست کرد لە منتیقەکەشی لە دەستوری عێراق لە دەواازەی سێهەمی کە باسەوەیکە عێراق وڵاتی فرەئتنی و فرەنەتەوە فرە نەژادا ئەمە بۆ خۆی ئەترافکردنە بۆی لە عێراق زیاتر لە نەژادی ئەشێن نەژادێک نەتەوەیەک خاک و شوێنی هەیە تۆکە کوردت وت لەم وڵاتەیە کورتەیە ئەی کورد لە کوێ ئاژێ لە چۆ کوردستان دەست پێکا لە چۆ کۆتایی پێدێ بە بەڕاستی باشترین میکانزم و باشترین یاریکردن ئەوەیە سەرکردایەتی سیاسی کورد کە جەخت لەسەر جێبەجێکردنی بڕگەکانی مادە دەستوریەکان کاتەوە کە پەیوەندیان بە خاک و بەڕاستی سەروەری و دەسەڵات و ئابووری هەرێمی کوردستانی شەوەیە دووبارەڵەمە مادەی 140 لە مادە گرنگانەیە کە کورد دەتوانێت پشتی پێ ببەستێ بەشێکی زۆری عێرەبەکانی کە تعویزی 20 میلیۆن دیناریان وەرگرت لە کەرکووک و گەڕانەوە بۆ خواروی عێراق ئێستا گەڕاونەتەوە دێنەوە دەگەڕێنەوە ئاسانکاریان بۆ دەکرێت یان بەشێک لە مادەی 140لەوەیە کە ئەو ناوسانە ئاسایی بکرێنەوە کە ئەم بەرگەی خۆی جێبەجێ نەکرا کە بەرگەی دوم سەرژمێری دوای ڕاپرسیە بۆی بەڕاستی ئێمە پشتیوانیکردن لە دەستوریان باشترین چەک بۆ ئێمە پشتیوانیکردن لە دەستور و لە ڕگەی ئەم دەستورەوە ئێمە دەتوانین ململانەیەکی مەدەنی طبعا دیسانەڵێم بە پشتیوانی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی کاتێک تۆ دەسەڵات و هەرێم دەسەڵات و خەڵک لە هەریەکی لە دۆڵێک بوون و دەست منتمانێ بە کەسی تر نەمێنێ ئەو کاتە تۆ ئەم هێزە کاریگەرە لە دەسەچێ ئەم هێزە کاریگەرە پێکۆکۆ نابنەوە باشترین یان تاکە سەرچاوە بۆ کورد لە باشووری کوردستانەوەی کە پێکەوە یەکگرتوو بن دەسەڵات و خچەقان پێکەوە و بتوانن لە ڕێگای دەستورەوە گرنتی مافەکانی هەم ناوسەکانی جێناکۆ بکەن هەم پێگەی هەرێمی کوردستان لە کوردستان بکەن چی ئێمە بەدیلی لێرەمانەوەمان نییە ئێمە چەند لە نیشتیمانەکەمان تووڕەبین چەند لە نەتەوەکەمان و دەسەڵاتەکەمان تووڕەبین خۆ ناتوانین کۆسڕەوێ بکەین وڵاتەکەمان بەجێبێن ئەتین لە شوێنش تر چۆن ئەژین بۆی بەڕاستیمە بەدیلی ئەومان نیە مقاومەی بەڕاستی چارەنووسی خۆمان بکەین و دەست بە خاکەکەی خۆمانە بگرین بەداخەوە لە ڕێگەی میدیاوە زۆرێک لە قەناعەتیان زۆرێک لە فەوزارە ناو کۆمەلگای کوردی بەڵاو بۆ تۆ کە من زۆر بە مەترسی ئەزانم زیاتر لە مەترسی داعش و ئەنگێزەی تعریب ئەویش ئەوەیە کۆمەلگای کوردی بەرەو فەوزایەک براوە کامڕۆ تۆ باسی نیشتیمە پەروەریەکە خەڵک پێی وایە ئەمەی تۆ یەکەی ماستاوچێتیە بۆ دەسەڵات بە پێ دوایە کاتێ باسی نەتەواکەی پێی وایە ئەمە کاتی گوزەشت تاچی کوردی لە خێڵدا بڕاوە پەیوەندی بە نەتەوە نەکردووە بەڕاستی لە ماڵدا بڕاوە پەیوەندی بە نیشتیمانەوە نەکردووە تاچی کوردی لە تەنهاییەکە ئەژێ
کامە سوۆسیال میدیا و میدیا بە جۆرێک لە جۆرەکان زمینە سازیان بۆ ئەم فەوزا کۆمەڵایەتی کردووە کە تاچی کوردی بەدەنها بژێ لەگەڵ باوکی ناکۆکە کە یەکەم وێزگەی پێکۆبوونێتی هەتا دەگاتە لەگەڵ هەموو دەستگاکانی دەوڵەت و بەڕاستی هەتا هەموو دەستگاکانی کۆمەڵایەتیش ناکۆکە بەبێ ئەوەی بەبێ بوونی چۆنە ئەڵێ تەرحێکی تر. بەڵێ کاک فەخرەدین هەروەکو ڕوونا کە لە کەرکووک ئەو بابەتانی تایبەت بە کورد و مافەکانی کوردەکە و لە زۆر ڕۆوە مافەکانی کورد لە جێگەی خۆیان مافیان پێنەدرا و لە ئێستاشدا ئەوەی دیارە مافی فەرمانبەرانە دیارچ نێو کێشانەی کە لە دام و دەستگا حکومیەکانی کەرکووک ڕوبەڕووی فەرمانبەران دەبێتەوە خۆیان لە چی دابینیوەتەوە؟ ئێمە کاتی خۆی جەنابی مامجەلال تەرحێکی کرد 32 بۆ خەڵک پێیان وا بۆ کورد 150 زیاتری دانیشتوانی کەرکووک بگدێنەوە ئەمە خۆی سازشە لە کاتێکە ئێمە لەسەر ئاستی فەرمانبەر تەمان لە لووتکە ناڵێم کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لووتکە کەشمان لە دەستدا ئێمە لە 102 وانەوەی ئەم تەرحەوا بوو کە ئێمە ئەگەر توانیمان 132 یەکسان بکەین لەو سەردەمەیە ئەگە کورد بەم شێوازەوە بەم هەنگاوانە ئیشی بکردایە تۆ لە سێبەش بەشێکی فەرمانبەرانی کۆی فەرمانبەرانی کەرکووک دەکرد بە کورد ئەمە خۆی بەڕاستی یەکەم هەنگاوی زۆر کاریگەر و گرنگ بوو کە توێ ناو دەسەڵاتەوە لەو کاتەیە خۆ هێز هەندێک جار حەق دروستەکە و پێشترش پێم وتم ئێمە بەڕاستی بێهێزین لەوێ نەمانتوانی ئیشمان بۆ ئەمە نەکرد بە بەرنامە نەمانتوانی لە بەغداوە ئیش بۆکەین کورد ڕێژەی فەرمانبەری کورد لە بەغدا زیادکەین هەندێک لە لووتکان لە دەسەڵاتمانە بۆ مریوە قەبوومانی سەپان ئەو ئێستا ئەوەشمانمە بۆی بەڕاستی باش لە ئێستا کەواتە لە دام و دەستگا حکومیەکاندا ئەوەی تۆ ئاگادار بیت ڕێژی فەرمانبەرانی کورد لە چه ئاستێکدا و ئەگەر کەمیش بێت دەکرێتەوە ناحەقیە یاخود ئەو مافانی کە هەیەە وەری نەگرن بابەتی منطقی حەق ینی بەپێی هەر لۆژیکێک بیگری حەقەوەی کە تۆ من ئینسانێکم کە لە وڵاتە ئەشێم لەسەر ئەم خاکە ئەشێم هەرچەندەوەی کە ئەم خاکە خاچی باوەوە پیرانمانە ئێمە ئەزانین کوردێک لێرە ئێستا کوردەکانی دێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بریتانیا باشە خۆ ئەم کوردە خۆن ئەسلی بریتانیا و نە لە بریتانیاش لەدایک بە بەڵام هاتووە لە وڵاتە ئێوێ خزمەتکار ڕێگەی پێدرێ باشە لێرە ئەو نەوەکو هاوڵاتیەک وەکو ئیتنێکە ئەسلی ئەم خاکە هی تۆیە ڕێگەت پێدا خزمەتی تیا بکەی نەوەکو هاوبەشە کە ئێستا واقعەن وجود لەوێ ڕێگەت پێدا بەشێک لە پرۆسی خزمەتکردن دیارە دەستگاکانی دەوڵەت بریتین لە دەستگای پرۆسی خزمەتکردنی کۆمەلگا ئەنگێزەی ئەو لۆژیک و بەرنامەی ئەوەی پامالکردنی تۆیە و بە تایبەتیش ئەم گوتارە فەوزەوی پۆپۆلیستی کە ئێستا لەسەر ئاستی بە تایبەت شەرق لەوسەتەیە یعنی وای کردووە مەسەلەن ئەوانی تر وزەر لە ناکۆکییان لە زەخکردنەوەی ناکۆکەکیانیان هێرش بۆ سەر ئەوانی تر بەرن بۆ منە ئێستا عەرەبێکی سنی ئەگەر لە کەرکووک پێی وابێ قەناعەتشی بۆ هەبێ لەگەڵ کووردا بە ئاشتی پێکەوە بژە ناتوانێ ئەمە بڵێ و پێی وایە کاتێک باسی پرۆسی ئاشتەوای دەکا پاسی هاوسەنجی دەکا پشتیوانی شەقامی لە دەسەچێ ئەنجا بۆی بەڕاستی ئەمەی ئەوانەیەکەن کار لەسەر ئەوەیەکەن دوایین کورد لە کەرکووک دەکەن دوایین کورد نەک لە کەرکووک دەکەن لەسەر ئەم نیشتیمانەوی سڕنەوە ئەمە ئەنگێزە و بیرکردنەوەیان بەداخەوە من بەدەر لە منطقی ناسیۆنالیستی پەرژیرەوە قسانەکەم من واقعە وەکو مەڵگەی کوردی بەڕاستی بێویستە بیر لەمە بکاتەوە تاک بە تاچی کوردی من بەڕاستی پێمان نییە ئەمە ئەرچێک بێتەنها لەسەر دەسەڵات کە ئێمە پێمانوان دەسەڵاتە کەم ترخەمە ئەبێت تاچی کوردی بیر لەوە بکاتەوە بەدیلی ئەم واقعەت چۆن ئێمە چۆن دەتوانین ئەم قۆناغە تێپەرکەین چۆن مقاومە بکەین ئەم خاکەی خۆمان بپارێزین ئەمە بێبەدیلە بەڵێ دەستەکان خۆش پێ بۆ هیوایی کە تەواوی کێشەکان لە ناوچە کێشە لەسەرەکان چارەسەر بکرێت و کوردەکان بتوان مافی خۆیان وەرگرن و تەواوی بڕگە و مادەکانی مادەی 140 بەجێ بکرێت هەم لە ڕووی یاسایی و هەم لە ڕووی دەستوریشەوە کاوە حەقێکی تاکەکانی کوردە.